بیهێنە بەرچاوت لە ناکاو تووشی پێکانێکی سەخت بیت و وەرزەکەت کۆتایی بێت. گۆڵپارێزێکی دیکە شوێنەکەت پڕ بکاتەوە و ئاستی باش پێشکەش بکات. لەو کاتەدا هاندران داوای دەرکردنی تۆ بکەن و بڵێن چیتر پێویستمان بە تۆ نییە. بگەڕێیتەوە ماڵەوە ببینیت خێزانەکەت خیانەت لێ دەکات و پەیوەندی سۆزداری لەگەڵ ڕاهێنەرە تایبەتەکەت دروست کردووە. دوای تەوابوونی وادی پێکانەکەت ببینیت یانەکە جگەلەوەی کەوا گۆڵپارێزی شوێنگرەوەی تویان بەدڵ بووە، ئەوان گۆڵپارێزێکی دیگەیان گواستوتەوە و بەڵێنی سەرەکی بوونیان پێداوە. پاشان دووبارە پێکانەکەت سەر هەڵداتەوە و یانەکەت لە پێناو بەرژەوەندی خۆی و گەڕانەوەی پارە بۆ خەزێنەکەی وادی پێکانەکەت درێژ بکاتەوە بۆ ئەوەی بەشێکی موچەکەت لێ ببڕێت. هەروەها شارای کامنەکەشت لێ وەربگرنەوە، هەموو چاوەڕێی ئەوە بن یانەیەکی نوێ بدۆزیتەوە. ئەمە فیلمێک نییە کە باس لە خەمۆکی و دەریاسەری بکات. ئەمە ژیانی ڕاستەقینەی